بابێ مەسەر ئەو پرسیارە و لەو بابەتانە بینە دەرە بە پێی توێژینەوە زانستیەکان مۆسیقا کاریگەری هەیە لەسەر دەروون و تەندروستی مرۆڤ باشە ئێمە بۆ ئەوی دەروونێکی ئاراممان هەبێ پێویستە گوێ لە کام مۆسیقا بگرێ یعنی مۆسیقای سەقەتنا بەڵێ کە مۆسیقا بەداخەوە ئەوروپەیە بۆ لە کوردستان بە پارە دەچی کابراایەک دەنجی خۆش نییە پارە دەدا مۆسیقاژەنەکان دەینی لە ستۆدیۆ دەگری بە پارە ئەو دەنگە ناخۆشەی خۆی تەجیل دەکا بەجێ ئەو مندارە ناسکانەی دادەدا کە منداری ناسک وەکو وەرەقەشی سپیە کە هیچی لەسەر نەنووسرایە باشە ئەو منداڵە نازانی تەماشای تەلەڤیزیۆنە دەکات جێی لەو دەنگە نەشازەیە لەو دەنگە ناخۆشەیە جێی وا ڕادەیەنی جیاوازی لەمە دو ناکە لە بینی دەنگی خۆش و ناخۆش دەریەوە تەلەڤیزیۆنەوە ئەو کابراە گۆرانی دەرە دیارە گۆرانیەوە هەیە دیارە دەنگخۆشی ئەو ئەو جا حەق خوایە بە چی چادەکرێەوە مۆسیقاژەنەکان کە یەکێک دەزان دەنجی خۆش نییە بۆی لێ نەدەن لە بۆ پارەی گوناح ئەوە جەریمەیە تاوانە ستۆدیۆیەکان لە بۆی ئیشیان زۆربی لە بۆ ئەو دەنگە خۆشانە لێ نەدەن بڕگا کە تو دەنگت بە کەلک نایە برام ئەم لەوانێ دەنگم خۆش دەبی بەس بتانم کارێکی دیکە هەتوو کە دەنگێکی خۆش جێلێ دەبی هەموو گیانت ئارام دەبی هەموو ڕۆحت خۆشبەخت دەبی دڵت خۆش دەبی ئەڵڵا دەری وایە کە تو ئەو دەنگە قەباحەتەی بینی لەسەر تەلەڤیزیۆنێش داینێ هەر لە بەروی پارەی هەیە یان خزمی هەیە مەسئولە پارە دەستی باڵای هەیە لەو ئیشە حتممە لە تۆگە پارە نەبی ستۆدیۆ نایلی دەنجی لەوێ بچی گۆرانی بڵێ با دەنجیشت خۆش نا ینی دەنگ ناخۆشەکەی بەحس دەکەین ئەمە ئەگەر پارەی نەبی مۆسیقاژەنەکەش نایە پارەی دایتێ بۆیە بۆ لێ دەدا ئەو کاتی پێرن کاکە تو دەنگت خۆش دێ برام زمانی مە لەبەر چ شتیوانە بوو کە پارە نەبوو ئەمە لە فرقەی باواجی کۆیەوە دەستمان پێکردیە قەت پارە ماوە نەگرتێ لە کەس لە بۆ پارەش ئیشمان نەکردێ چوینە تیپی مۆسیقای شۆڕش پێشمەرگە بوون لە ناو ئەو تۆپ و تەیارەی سرودمان تەجیل دەکرا تا پێشمەرگەی هاندەین ئازاتر بجەنگن بەرامبەر دوژمن وانە کا پارا بوو ئەو جا هاتینە هەولێرێ لە چالاکی قوتابخانەکان لە مەکتەبان خزمەتمان کرد کۆڕاڵمان کرد لەسەر هەموو عێراقیەکەم بوو تیپی منداڵانمان 4 سال لەسەر هەموو عێراقیەکەم بوو وایە تیپی لاوان هەبوو ئۆپەرێتمان هەبوو هەرەیەکەم بووە دووەم بووە دوایش هاتینە تیپی هونەری هەولێر ئێواران بەیانی لە چالاکی ئێواران لە تیپی هونەرێ تەمبرین کە خۆت بکوشە مار و مندارە بەجێ بێ لەوە بکە بەبێ بەرامبەر ئێستا زۆر سپاس لە بۆ خوای کە زروفەکە گۆڕایە وچە نەزەری خەڵکیش گۆڕایە وەکو گوتم دکتۆر پاشداوام پارەوەردەگری محامی پاشداوام مهندس هیچ کەس هەیە بە خۆڕاییش کاستا ئێ باشە مۆسیقاژەنی قوربەسەر لۆ ینی پارەوەردەگری ئەوش حەق خۆی لە بۆ خۆی بەکاری عیب ینی شەوێ لە ئوتێلێک پیانۆیەکی لێدایان عودەکەیان کەمانەکی لێدا خەڵکەکەش دڵخۆشکە لە خۆشی ئیسیفادە بکە لە ماڵ و منداڵی خۆی لۆ عیب بیەوە ئەو میلەتە حەق واز لەو شتانە بینی بەڕاست